بەخێر بن کۆنسرتەکە ناوازە بوو کەشێکی کوردەواری هەبوو ینی هەر کاتێ هەر گۆرانیکی ئەوت موچڕکە هاو بە جانمانە هەموو یانە موچڕکەی پیاهاو نەمەی زوو ڤیددیۆ بکەم بەس بۆی دانەبڕم لە عەدنان کەریم گوێم لە وشە بە وشەی بێت گۆرانەکان ڕاستە تۆ جاری تر لە یوتیوبە و گوێی لێگری بەڵام ڕاستە و خۆش شتێکی ترە وشەکان زۆرمانەیەکی تایبەتریان هەیە زۆر خۆشە زۆر بەچێژ بوو. لە ڕاستیە کۆنسرتەکە وەکو جەنابە پێشەوەی دەست پێ بکەین وتت هی مامۆستا عەدنان کەریمە بۆیە هیچ وەسفێکی ناوێت بەڕادەیەکی زۆر بە جوانی ڕێکخرابوو هەموو شتێک بە جوانی ڕۆشت و هەموو بینەرانیش زۆر چێژیان لێبینی و کە سەیری دەوروبەرمانە کرد هیچ کورسێکی بەتاڵ نەما بوو ئەوە ینی گەورەی مامۆستا دەرەخات و ئەوەش دەرەخات کە چەنێ تایبەتە لە لای گوێگرانی. بەشەو زۆفی لەسەر ڕوومەت کەلادا ڕۆژێ هەڵدێنێ رامە خەوشەوانم دێوانەی ئەو کێوانم حرامە خەوشەوانم دێوانەی ئەو کێوانم نازانم چی پێناوم شێتی ئەگری جێی خاوم هەی گوڵێ ئامرم گوڵێ بەدەنگی خۆش بم هێنە جۆش بە بۆنی خۆش بم کە سەرخۆش بەدەنگی خۆش بم هێنە زۆر سوپاسدانەکەم بە خێراتنی کورساتی ئازیزەکەم کە هەمیشە دڵسۆز بوو و خەمخۆر بۆ سپۆنسەر بۆ بۆم ئیشانەمان بەڕاستی بە خۆشحاڵیەوە ئەم کۆنسرتە بۆ هونەرمەندی گەورەی ناوداری کورد هونەرمەند کاک عەدنان کەریم هەڵبەتە بۆ خۆی ناوێکە و ناوێکی گەورەی و ئەستێرەیەکی گەورەی لە هونەری کوردیە بە بەڵگەی ئەوەی کە هەر لە چەند کاتێکی کەمە توانی بۆ 2 ڕۆژ هەموو تیکتی کۆنسرتەکەی بفرۆشرێ مانای ئەوەیە هەوادارێکی زۆری هەیە ئەوەی ڕاستی بێ ئێمەش چەند موزیسیانێکی بە ئەزمون با نەڵێن مەدحی خۆمانەکەین بەڵامی تر هەڵبژاردەی هونەرمەند کاک عەدنان خۆی بوو زۆر بە سوپاسەوە بووی توانیمان کۆنسرتێکی جوان پێشکەشی ئەو خەڵکە جوانە بکەینەوە کە هەستمان کرد بەرپرسیارەتیشی گەورەیە لەسەر شانمان کە ئەم هەموو هەواداری هەیە ئەبوو ئێمەش ئەو بەکاری جوان وەڵامی ئەو جوانی ئەوان بینەوە زۆر خۆشحاڵین ئەمڕۆ یەکەم ڕۆژی کۆنسرتەکەمان تەواو کرد لای هەواداران و لای جۆگرانی ئامادوانی کۆنسرتەکەش ئەوەی هاتن بۆ لامان زۆر بە شێوەیەکی جوان و سەرکەوتوانە وەسفیان کرد کە جێی خۆشحاڵی بوو بۆ ئێمە هەڵبەتە بوونی ئەم کۆنسرتانە هەموو کاتێ زەرورە لە کوردستانە بە تایبەتی شاری سلێمانی کە پێوترێ شاری ڕۆشنبیری وا پێویستەکە هونەرمەندە دیارەکان دەستیان بیژیرێ و هاوکاری بکرێن بۆ ئەوی ئەم کۆنسرتانە وەکو نمونەی ئەمەی هونەرمەند کاک عەدنان کەریم بەردەوام بێت و بتوانین ئێمەش هاوکاریان بین هەموو کات. هەرچەندە بە دوویا گەڕم شار وڵاتان دەشت و کەژ و سەحرا و چیا و چۆڵ و بیابان شێتانە بێت ڕووی لە چلا کرد بێران وەک بولبولەکەی وێڵی گوڵێستانە بەهاران
گوڵزار غەزەل خوانە دڵی من یا دەربەدەری کوچەی شارانە دڵی